ئایا پێویستە هەموو تاکێک لە نێو کۆمەڵگا سەرقاڵی تێگەیشتنی ڕەفتاری کەسانی تر بێ و یان چۆن بتوانین کەسانی دەوروبەرمان بناسین لە کاتی پێویست؟ ئێمە پێویست ناکە ئەو ماندی بوونە بکەین هەموو ژیانی خۆمان بەوە سەرقاڵکەین ئایا لە کەسی بەرامبەر تێبگەینیان بە دوای ڕەفتاری کەسی بەرامبەر بکەین و یان تێنەگەین. هەوڵدە لە خۆت تێبگەی، هەوڵدە خۆت بناسیێنی. کاتێک کە خۆت دەناسیێنی لە خۆت تێدەگەیت و دەزانی تۆچەی ئەو لە هەموو کەسەکانی دەوروبەر بە ئاسانی تێدەگەیەوە. باشە مامۆستا بگۆرە قسە دەبڕم بەس با یەکسەر ئەو پرسیارە بکەم. منیان بەڕێستانیان هەر تاکێک لە نێو کۆمەڵگا چۆن بتوانین خۆمان بناسین؟ گرنگی خودناسین چییە؟ خۆ دۆزینەوە ئەوەیە چۆن ئێمە ڕێز لە خۆمان دەگرین، چۆن هەوڵ دەدەین، چۆن شتەکانی دەوروبەرمان فێر دەبین، چۆن هەوڵی گەشەکردن و پێگەیشتنی خۆمان دەدەین، کەسێکی خوێندەوار دەبین، کەسێک دەبین هەوڵی ئەوە دەدەین ئەو پەیوەندی کۆمەڵاتیە تەندروستانە دروستکەین لە نێوان خۆماندا. هەموو ئەو شتانەوان لێ دەکات کە تۆ ببیت بە خاوەن بڕیار. خاوەن بڕیاری چییە؟ تۆ ئەبێ بیرکردنەوەیەکی ڕخنەگرانت هەبێت لە خۆت، بیرکردنەوەیەکی ڕخنەگرانت هەبێت، دایمەن کارەمەی ئەوەت هەبێت چۆن کێشەکانی خۆت چارەسەر دەکەی. گەورەترین مشکلەی ئێمە لەگە منداڵ ئەوەیە کە خۆی متمانەی بەخۆی نییە کێشەکانی خۆی چارەسەر بکە، ئەو کارەمەیی نییە. کاتێک کە ئینسان هەوڵ دەدات متمانەی بەخۆی بێت کێشەکانی خۆی چارەسەر دەکات، بە دوای پەیوەندیەکی تەندروستی خۆیدا دەگەڕێت و خۆی کەسێک دەبێت شکۆمەندی خۆی دەپارێزێت، حەزەکانی خۆی دەناسێتەوە. ئەمانن کەوا لە مرۆڤ دەکاتەوە بە دوای خۆی بگرێت و خۆی بدۆزێتەوە، خۆی بناسیێنێت. کاتێک کە خۆت ناسیت و هەموو دەوروبەرکی خۆت دەناسیێنی، چونکە شتێک هەیە لە دەروون ناسیەوە. ئەو کەسانی کە دێنە لە ژیانی تو دەبنە ڕێبواری ڕێگای تو، دەبنە ناسینی تو گەلێک زۆرن، ناتوانێت تۆ دەراسی هەر هەمیان بکەیت، چکە هەر یەکە و تایبەتمەندی خۆی هەیە. کەواتە تۆ یەک کەسی لە ژیانی خۆتە کە بەردەوام لەگەڵ خۆتی، کە بەردەوام قسە لەگەڵ خۆت هاکەی، هاوڕێتی خۆت دەکەی، خەم بۆ خۆت دەخۆی، لەگە خۆتا پێیەکەنی، دڵی خۆت خۆشەکە ئەزانی چی دەوێت. ئەمەوان لێ دەکات کە بە دوای خۆتا بگەڕێ، ئەمەوان لێ دەکات کە هیچ لەسەر خۆتی. دەروونناسیوەمان پێ دەڵێ ئەڵێ لە سەرەتادا خۆت بدۆزەرەوە، بە دوای حەزەکانی خۆتا بگەڕێ، بکەوە بڕیارێک کە خۆت قەنەعەتی پێیەتی بۆی متمانەت بە خۆتە بێ، بتوانی بڕیار بدەیت لەسەر ژیانی خۆت، بتوانی ڕەخن لە خۆت بگریت. باشترین نمونەش باسی دەکەن، نمونەیەکی سادە دێنەوە، ئەڵێ لەگەڵ کەسێک لەگەڵ خۆیان ڕازگۆ نەبێ، لەگەڵ کەسا ڕازگۆ نابێ. ئەگەر کەسێک لەگەڵ خۆی ڕازگۆ نەبێ، بە دوای ڕازگۆیە لە لەگەڵ خەڵکی ترا مەگەڕێ. ئەگەر کەسێک متمانەی بەخۆی نەبێ، باوەڕی متمانە لە دوای کەس هەم مەگەڕێ، باوەڕ و متمانە کەسێک کە بەخۆیە بێ، ئەبێ ئەو سەرەتا بە خۆت هەبێ. ئەمە خاڵی دەستپێکە چۆن مرۆڤێکی سەرکەوتوو دەبێت لەگەڵ خۆتا سەرکەوتووبان، نەکە لەگەڵ خەڵکی ترە. باشە مامۆستا با ئەو پرسیارەش بکەم، لە نێو ئەو هەموو ئاژاو و سەرقاڵی ژیان بۆ ئەوەی نەگەین بە قۆناغی لە بیرچوونەوە پێویستە چی بکەین؟ بیرچوونەوە قۆناغێکی دەروونناسیە، قسە لەسەرەوە دەکات. لە بیرچوونەوە هەم ناخۆشە و هەم خۆشیشە، بەوەی کە خۆشە یادوەریە خراپەکان و شتە خراپەکانمان لەبیرە چێتەوە. ئەمە نابێت ئەوەیە کە وەکو کرم مێشکمان بخواتەوە، چونکە ئەگە لە بیرمان نەچێتەوە هەمومان ئەو توانایە لە دەستە لە بیرکردن نعمەتە خوا بە مرۆڤەکانی بەخشیە بەڕاستی. تو ئەو هەموو شتانەی ڕوبەڕوو دەبێتەوە، ناخۆشی و ئەو هەموو نەهامەتیانی بەبیر دێتەوە لەبیر دەچێتەوە، وەکو یادوەریەک دەمینێتەوە. لە هەمان کاتژدا لەبیر چوونەوە ناخۆشە، تۆ ماندوو دەبی، هیلاک دەبی، بە تایبەتی ئەوانە کە دراسە دەکەن، ئەو هەموو کتێبە دەخوێنەوە، هەموو شتە دەخوێنەوە لەبیر دەچێت. لەبیر چوونەوە زانایان باسییان کردەوە، یانەوەتە فشاری دەرونی زۆرە، یانەوەتە کێشەی کۆمەڵایەتیە، کێشەی جەستەییە، نەخۆشی جەستەییە، یان هەندێک ناڕەحەتی ژیان و قورسی ژیان و ئەو شتانە هەیە. هەموو ئەو شتانی کە هەیە بە تایبەتی فشارە دەرونیەکان، فشارە کۆمەڵایەتیەکان و فشاری خێزانی و ئاباری ئابووری ئەوە تاسیرەوە دەکات کە تۆشتە لەبیر چێتەوە.